لە دوایاری قۆناغی کۆمەڵەکانی خولیانە پلەدوەکان و لە کۆمەڵە یەکەم بروسک و مەخمور لە هەولێر ڕوبەڕووی یەکتر بوونەوە بۆ دیاریکردنی بلیتی دووەم یەم گروپە بۆ گەیشتن بە قۆناغی هەشتی پاڵەوانتیەکە. بروسکی خاوەن ماڵ لە سەرەتاوە بەهێز دەرکەوت لە خولەکی 29 دوای ئەوەی سێ ئاڵوگۆڕی جوانی تۆپ کرا لەلایەن یاریزانانی بروسک. محەممەد عنتەر کۆتایی بە هێرشەکە هێنا و تۆپی لە نێو گۆڵی مەخمور جێگیر کرد و گۆڵ یەکەمی تۆمار کرد. لە نیوە یەکەم مەخمور هیچ مەترسیەکی لەسەر گۆڵی بروسک دروست نەکرد، هەر بۆیە بەم تاکە گۆڵە بە کۆتا هات. لە نیوەی دووەم بروسک بەهێزتر هاتووە نێو یاریگا دوای تێپەڕبوونی تەنها 6 خولێک. محەممەد عنتەر لە پاسێکی جوانی شەهرام زاهیر گۆڵی دووەمیشی بۆیانەکەی زیاد کرد. لە خولەکی 73 ناوبژوان کارتی سووری بەڕووی بەرگریکارێکی مەخمور بەرز کردەوە و هەر لەم تۆپە جێگیرە بە لێدانی ڕاستەوخۆ جێگر غازی گۆڵی سێمی بۆ بروسک تۆمار کرد. دوای تەنها 4 خولێک هەمان یاریزان گۆڵی چوارەمی بۆ بروسک زیاد کرد و مەخموری بە تەواوی لە ئەنجامی یاریەکە پێی هیوا کرد. مەخمور لەم گێمە تەنها پشتی بە هێرشی هەڵگەڕاوە بەستا بوو، بەڵام ئازایەتی عەلی گۆڵپارێزی بروسک ڕێگەی نەدا تۆڕی گۆڵەکەی بهەژێت و تا دوا خولەکی یاریەکە نابژوان لێدانێکی سزای بۆ ئەژمارکردن و محەممەد ئایدەر تاکە گۆڵەکەی مەخموری تۆمار کرد و یاریەکە بە 4 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بە سوودی بروسک بە کۆتا هات. هەتا ئێستا یەک یاریمان ناو خۆمان ئەنجام نەدا، یعنی ئەو دوو یاری کردیشمان لە ناو خارجی مەخمور و لە بەوازی ئەم ئینتیحاد گۆتی ڕێگە نادەین بێنەوە ناو شارۆچکەی مەخمور. شێشەمیان چێ یاریزانمان نییە، یاریزانەکەم دەرەوەی مەخمورن، یەک یاری ڕۆژان یەک یاریزانمان لە بەوازی ئەم یەک یاریزانمان ناو شارۆچکەی مەخمور، ئەوانکەمان دەرەوەی شارۆچکەی مەخمورن. دواتریش ئێتە بە خۆتان بینیتان ئەوە ئاستی ناو بژوانی، یعنی ئێستا لە هەموو کەناڵەکەت گۆژم گوتی ئەگەر بۆ ئاستەی ئینتیحاد خود لەکاتەوە بەخوای باڕاگری خەڵکەوە باش، یعنی ئەوە بۆ سەبەب یعنی ئەو تەکلیفەمان کردی ئەو پارەمە سەرف کردی یعنی لە یاریزانان بینە و بەردە، یعنی ئەو وەزعی ناو بژوان. تیپەکە بە زەحمەتێکی زۆر گەیشتینە ئەو مەرحەلەی بە خۆتان زان 7 یاریمان کردووە، هەر یاریەکی لە بۆمان وەکو یاری کۆتاییوە بۆ هەر یاکمان دۆڕان بە دەردەچین لە خولەکە، بەڵام سوپاس بۆ خوا کە توانیمان هەموو ئەو یاریانە کاتنە پێشمان هەر هەموو یاریەکان ببینەوە. یعنی دەستخۆشی لە یاریزانەکان دەکەم، بەڕاستی یعنی دەقاتی خۆیان سەرف کرد، زۆر سوپاسی هەمویان دەکەم. بروسک دوای ئەنجامدانی 7 یاری و 6 سەرکەوتن تێیدا توانی بگاتە قۆناغی کۆتایی کە لە 8 پێکاتووە. مەخموریش دوای 2 شکست لە 2 یاری کۆتاییم قۆناغا نەیتوانی سەرکەوێت بۆ قۆناغی کۆتایی. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.